ئێواری جیاوازە ئەم بەشە تایبەتە بۆ ئەم ڕیاتە بەرنادم یاڵماس گونەی بۆ شەڕبان سڵاو بۆ گەریلا لە هەر شوێنێکن سڵاو لە شەهیدانی هەموو کوردستان سڵاو بۆ ئەو شەهیدە سەربەرزانەی کە وایان کە توانیان ئێمە لەم زیندانەیە سەر بە ئازادی یادی ڕۆژی سینەما بکەینەوە. من زۆر حەز ناکەم پێ بڵێم باوکی سینەمای کوردی، حەزەکەم پێ بڵێم جوانترین سینەماکاری خۆرهەڵاتی ناوەڕاست کە توانی کەسێکی وەکو کەرۆساڤا و عەباسی کیارۆستەمی کاریگەرن بەکارەکانی و جۆرێک لە قوتابخانەی ئێماجێشنی سینەمای تازەی دروست کرد. ئێمە لە ڕۆژی یادکردنەوەی مەرجی یەڵماس گۆنایە کە زۆر جوان و سمبلیکانە هەڵیان بژاردە ڕۆژی یادکردنەوە و بەردەوامی سینەمای کوردیەکە لە جێگایەکە کە زیندانە کە یەڵماس گۆنای تایە فیلمەکانی نووسی و تایە کۆڵینە و تایە کە پێیانەوت بڵێ من تورکمەی و من کوردم. ئەم شتە سمبلیکانە زۆر جوانن لە لای هاواری فیلمەوە کە هەر هاواری فیلم ئەگەر ئاوا کڕۆپی کەین و بینە دەرەوە ینی هاوارێک بۆ سینەما کە ئەزانن لە چ بەدبەختیەکە سینەمای کوردی. لەبەرەوە لەلایەکەوە بۆ دڵخۆشم لەلایەکەوە دڵناخۆشم کە بۆ ڕۆژێکی وا گەورە بۆ سینەمای کوردی بەم بچوشی و بەم پێ هاوکاری لەلایەن حکوومەت و دەسەڵاتدارانەوە ئەکرێتەوە. دڵناخۆشم بۆی بۆچی فەندی ئەم جۆرە بیرۆکانە ناکرێت. عەرەب تەراتێن بکە لەم ناوەیە بە ئارەزوی خۆیان ئیشی خراپمان بۆ بێنن سەر هەردوو چاوم ئیشە جوانەکانیان. من یەکێکم لە عاشقەکانی ئۆرهان باموک، حەزم لە فیلمەکانی نووری بەڵگە جەیلانە، عاشقی شەجەریانیشم و هەمووشمان نەزانین چەند حەزمان لە کولتورە جوانەکەی فارسە. سادقی هیدایەت کەمتان هەیە لەتان خوێن بێتەوە، کەممان هەیە حەزمان لە دەنگی نازم غەزالی نەبێت، کەممان هەیە نەزانین کە ئەدیبە گەورەکانی عێراقچیەوە دەگەڵیانە هاوڕێ بوون نەوەکانی پێشەوە، بەڵام بەسەر حسابی کولتور و سەقافەت و شەخسیەتی ئینسانی کوردینە. لەبەرەوە لە ڕۆژی سینەمایە بە ناخۆشحاڵی و پێتان ئەڵێم یەڵماس گۆنای هێشتا زیندانە. بۆچی ئیلا بێ دەسەڵاتدارانی مهتەم بە کولتور ئیلا بێ بە تەکلیف بێن ئەم جۆرە شوێنانەوە، بەڵام لەگەڵ ئەو هاوڕێ ئەزانێم هەر بەردەوامە بین. لە ڕاستیە من نامەی باسی یەڵماس گۆنایەتان بۆ بکەم، هەمووتانەی ناسن. یەڵماس گۆنای فکرە، سیاسەتە، سینەمایە، جوانیە و ئینسانی بوونە و لە هەمووشی گرنگتر کۆنسێپتی خۆ بە سەروەرزانینە. شەڕە لەگەڵ ڕژێمە دیکتاتۆریەکانە بە پێی مروری زەمەن، نەک بەتەنها لەگەڵ ڕژێمی ئەو سەردەمەی تووشی فاشیستە کە ڕاحێتی یەڵماس گۆنای ئیستە لە هەموو کاتێک زاڕوریترە بۆ ئێمە وەکو کاراکتەری کورد، وەکو کاراکتەری ئینسانی کورد، چونکە وەک دۆڵۆزە لە سینەما و کاتە مانای خۆی وەرەگرێت لە میکانیکێتی لەقتەکانیەتە دەرەوە بێ بە کۆنسێپت خەریکی یادەوەریەکانی یەڵماس گۆنای، خەریکی کۆمەڵێک گوتی بیت و مقابلەن لەگەڵ کۆمەڵێک سینەماکاری پارچەکانی ترا کە بوونن کە بۆ ئێمە زۆر گرنگن کە خۆی لەناو پرۆژەی ئەرشیفی نەتەوەیی ئابینێتەوە مەسەلەیە. لەبەرەوەش بوعدێکی موهیمە کە بێ وەزارەتی کەڵچەر ئەگەر ئاگای لێبێت گرنگی بۆ مەسەلەیە بە مەسەلەی ئەسەر بەجێهێشتنی ئەسەری دانسقە بۆ داهاتوو کە ئەمان خەریکی و پرۆژەیەن و پێویستە داعمیان بکرێت. خاڵە هەرە گرنگەکە بەلامەوە ئەوەیە کە بەڕای من ئەگەر یەڵماس گۆنای سمبولێک بێ بۆ ئازادی ئێمە هێشتا زیندانمان کردوتەوە. یەڵماس لە زیندانایە، یەڵماس لە ژێر فشارایە، بە دەستی ئەوەی کە ڤاڵتەر بنیامین ئێڵێ کۆی لە خۆبەخشەکانی کولتور. بەڵێ یەڵماس گۆنای لەناو زیندانە ئاژی ئێستا. ئەگەر سمبولیک یەڵماس گۆنای ئێمەین وەمانەوێت سینەما پێشخین و درێژە بین بەو ڕۆحێتە ئیستاتیشی و بەو دیدگایی بۆ فیلم و بۆ دنیا، بۆچی لەسەر شاشەکان درامای خراپی نەتەوەنا گەلنا کولتورە جوانەکان نا بە نمونەی تورک و فارس و عەرەب، بە نمونەی دراما خراپەکانی کە ڕژێمە فاشیستەکانی فارس و تورک و عەرەب بۆمانە نێرن.
چ نەتەوەیەک هەیە لە دنیاە دراما و فیلم و گۆرانی و کۆنسێرت بکا بۆ وڵاتێکی کە لە بۆعدی سیاسەتی کولتوریە مەسەلەی تێکەڵاوبوونی کولتوری کارێکە ئەزانم هەمومان شانازی پێوەکەین بەڵام مەسەلەی شەڕی ئەجێندە شەڕێکە لەگەڵ هونەرمەندەکانی ئێمەیەکرێت کێشەکەش ئەوەیە دەسەڵاتدارانی خۆمان ئەیکەن لەگەڵ ئێمە